ئەمە پانۆرامایەکە لە شوێنارە مێژوویەکانی گەرمیان ئەم دیدارە دیداری سێمی دیداری هونەری و ئاشتی دەرفەتێک بوو بۆ ئەوەی بتوانین بیرۆکەی ئەم شوێنوارانە لەم دیدارە بێتە یەکێک لە بڕگەکان کە ئەو هونەرمەندان لەسەر ئاستی عێراق بەشداریەکەن بتوانن ئاشنای شوێنەوەرە مێژوویەکانی گەرمیان بن ئەگەر چی دەرفەتیش نەبێ بتوان خۆیان ڕاستەوخۆ سەیری بکەن بتوان لێرەوە ببینن ئەم شوێنەوارە مێژوویانە لە ئێستاە بڕگەکان کە دەستمان پێکردووە وەکو ئاساسێک و بناغەیەکە بۆ دەستپێکی کاری دیواربەندێکە بەڵام بەشێکی تری لە دیواربەندەکەمان ئامادە کردووە هەڵبەت وەکو بەڕێستان ئاگدارن ئەم دیدار لەسەر ئاستی عێراقا هونەرمەندانی کورد و عەرەب و تورکمان بەشداری ئەم دیدارەکەن وەکو شێوەکاران بۆیە پێمان خۆشە تێهەڵکێشی بیرۆکە و ئەزمموی هونەرمەندان لەو دیواربەندەی کە ئامادە کراوە لە ڕۆژی دیدارەکەدا بتوانین بینەخشێنن و ڕنگدانەوەی هەبێت لەسەریدا پێمان خۆشە زیاتر شوێنەوارە مێژوویەکان چی بە میوانانی دەرەوەی کە دەرەوەی عێراقیش ئەو میوانانەی لە ڕۆژی دیدار ئامادا بن ئاشنای شوێنەوارە مێژوویەکان کە ئێمەش خاوەن شوێنەواری زۆر باش و دێرینین لە ناوچەکەدا.